پلەکانی گەرما بەرزن و ئەو مەوادە خۆراکیانەی کە ئەگەر بە شێوەیەکی تەندروست هەڵنەگیرێن لە کۆگا و لە فرۆشگاکانە بێگومان تێکەچن و زەرەر و زیانی زۆریان بۆ تەندروستی هاوڵاتیانە بێت. لەسەرم بابەتە من میوانێکم هەیە هۆگر عەلی بەڕێوەبەری چاودێری بازرگانی هەولێر لە ستۆدیۆ لەگەڵمانە. کاکۆگر بەخێر بێ بۆ ستۆدیۆ کوردستان 24. ئێوە وەکو لیژنەکانی چاودێری بازرگانی هەولێر ئەو ڕێوشوێنانە چییە گرتوتانەتە بەر بۆ پاراستنی هاوڵاتیان لەو زەرەر و زیانینەی لە ئەنجامی گەرما بەر مادە خۆراکیەکانەکەون، بە تایبەتی گۆشت و شیرەمەنی و ئاو ئەم بابەتانەی کە زیاتر لەبەر خۆر تێکەچن. بەڵێ بەوەی هاتنی وەرزی هاوین و بەرزبوونەوەی پلەکانی گەرما کە تەئسیر لەسەر ئەو بابەتانی کە بەڕێز باسی کرد دەکاتن، ئێمە لیژنەکانمان چرتر کردوەوە بە هاوکاری لیژنەکانی قایم قامیات سەردانی کۆگاکان، مارکێتەکان، گۆشتفرۆش، شیرنەمەنیەکان دەکەین و لە هەر شوێنێکی سەرپێچی هەبیتن یان ئەو مەوادە بەهۆی گەرماوە تێک چوو بیتن، ئەمە دەستی بەسەردا دەگرین و ئیجراعاتی یاسایی لەگەڵ دەکەین و شوێنەکان دەجاردا دێخین یان ڕوبەڕووی دادگای دەکەینەوە. باش، هەنێ جار لە ئەنجامی گواستنەوە خراپی ڕێوشێنەکانی گواستنەوە ڕەنگە ئەم حاڵەتە ڕووبە ئەوە چۆن چاودێریەکە؟ ئێستامە داوا یعنی بابەتەکانی ئێمە لەسەر مەسلەی گەرمایە زۆر تەرکیز لەسەر ڕێکەوت ناکەین، چکە بەهۆی مادەی ئەو بە ماوادە بەهۆی مادەی فیزیایی و تەفاعول دەکاتن تێک دەچیتن. لۆ ئێمە زۆر تەرکیز لەسەرەوە دەکەین کە ئەو شوێنە مارکێتانە کە پلەی ساردی دەبیتن بەرزی کردبێتەوە بۆ ئەوەی ئەو ماوادانەی لەوێ تێک نەچووبیتن، بە تایبەتی شیرنەمەنیەکان، ماوادە سپیاویەکان و هەروەها گۆشتیش و ئەوانە زوو تێک دەچیتن و دەبی شوێنێکی تەندروستی دابنێتن بۆ ئەوەی بە شێوەی تەندروست بگاتە دەست هاوڵاتیان. زۆر باشە. ئامارێکتان لایە یا ئەو ڕێوشوێنانەی کە گرتوتانەتە بەر وەکو سزا یان وەکو سەرپێچی کار یان داخستنی شوێنەکان چیتان کردووە لە ماوەی ڕابردووە؟ ئێمە 1100 شوێنمان بەسەر کردوتەوە و زیاتر لە 110 شوێنمان سزای دارایی داوە و 4 شوێنشمان بەهۆی پابەند نەبوونی کۆگاکەیەوە داخستیە. خۆت دەزانیتن ئەو ماوادەی کە هەردێتە هەر مارکێتێک یان لە هەر کۆمپانیە کە دروست دەکرێت کەمجار لە کۆگادا دەندرێت. ئێمە بەپێ ڕێنمایی ژمارە 6 ساڵی 2021 21 خاڵمان هەیە بۆ هەموو کۆگا و مارکێتەکان کە دەبێت ئەو خاڵانە جێبەجێ بکە لۆ ئەوەی خواردنەکە بە تەندروست بمێنێتەوە و بە شێوەی تەندروستیش بکاتە دەست هاوڵاتیان. ئەگەر لەو خاڵانەی کە بەپێی ڕێنماییمە نەقسیەبی پێبژاردننی دارایی لۆ دەکەین. ئەمە لەم وەرزەیە ئیجرعاتانە بەڵێ بەهۆی بەرزبوونەوەی پلەی گەرمە و هەندە جاریش حالەت ئێمە سەردانی کە مارکێت دەکەین یان شوێنێک کۆمپانیاک دەکەین دەبینی زۆربەی مەوادە ئەو بەرهەمە گازیانەی کە دەخورێتەوە یان ئاو لەبەر ڕۆژدا دەدرێت. یعنی داوا لە مارکێتەکان دەکەین لە هەر کۆگایەک دەکەین، لە هەر کۆمپانیایەک دەکەین، لە هەر دوکاندارێک دەکەین کە هەر شتێکی لەبەر ڕۆژ بوو لای بداتن و شوێنش تەندروستی لەدا، چکە بەهۆی ڕۆژەوە ئەو مەوادەش حافزەی تێدا تەفاعول دەکاتن دەبێتە زەهربوونی ئەو مەوادە. زۆر باشە. لەسەر مەسلەی ڕێکەوت یان بەروار لەسەر مەوادە خۆراکیەکان قسەت کرد کە ئێوە زۆر ئەتیماد لەسەرەوە ناکەن بەڵکو ڕێوشوێنی ترتان گرتووەتە بەر بۆی لەبەر گەرماش ئەم مەوادانە تێک نەچن. بەڵام لەسەر بەروار و ڕێکەوت ئیجرعاتەکانتان چییە و تا چەند فرۆشگا و مارکێتەکان ئێستا پەیوەستن بەم بابەتەوە؟ دەزانی ئێمە بەپێ ڕێنمایی ئیش دەکەین. ڕێنمایی مەدەبی هەر مەوادە کە ئینتاج کرابیتن تاریخی ئینتاج و ئیکسپاری لەسەر بێتن. ئەگەر هاتو هەر مەوادێک تاریخی ئینتاج و ئیکسپاری لەسەر نەبێتن ئێمە دەیگرین و لە ناوی دەبین بە لیژنەیەکی خۆمان تایبەت دروست کردیە و شوێنەکەش دادێخین. بەڵام شوێنەکان زۆرن چۆن فریای ئەو هەموو شوێنە؟ ئێمە وەکو بەڕێوەبەری چاودێری بازرگانی وەکو لە سەرەتاش باسم کردەوە بەڕێزت بە هاوکاری لیژنەکانی قایم قامیات لەگەڵ بەڕێز کاک نەبەز عەبدولحەمید قایم قامی هەولێر کۆبنەوەیەکمان ئەنجامدا لۆ تەختیەکردنی شاری هەولێر. خۆت دەزانی لە شاری هەولێر لە هەر گەڕەکە ئێستا بازاڕەکەیە. ئێمە لۆ ئەوەی تەختیە بکەین لیژنەکانمان کردە شاری هەولێرمان دابەش کرد لەسەر 7 شوێن بە 7 شوێن ئیشەکەمان کردی. ئەو شوێنانە هەریەکێ لیژنەی تایبەتمان لۆدانانە لە ماوەی مانگەک ئەو لیژنەیە کە مانگانە فەرمانێکی کارژێڕی پێدەردەچی سەردانی هەموو شوێنەکان دەکاتن و مارکێتەکان، گۆشت فرۆشەکان، سەوزە فرۆشەکان و دوکاندارەکان و هەمووی کە مەسح کرد سەردانی کرد بەپێی ئیجرعاتیمە ڕێنمای ئەو شوێنانەی کە پابەندەی بە ڕێنمای بەڕێوەبەری چاودێری بازرگانی ئیجرعاتی لەگەڵ دەکەن. هەندێک مەواد هەیە تا ئێستاش لە مارکێتەکانە بەرچاوەکەوێت کە
کۆد یان بەروارەکەی بەوازحی ناخوێنرێتەوە ئیجرعاتان بەراورد ئەوانە چییە؟ دەستی بەسەردادەگرن و لە ناویشی دەبین چکە ڕێنماییمە وازحە دەری هەر بەرهەمە کە ئینتاج کراوی دەبی تاریخی ئینتاج و ئیکسپاری لەسەر بێتن ئەگەر لەسەری نەبیتن دەستی بەسەردادەگرین و لە ناو دەبین یعنی داوا لە وڵاتیانیش دەکەین یعنی لە هەر شوێنێک کە چون کڕینی مەوادەک یەکەم جار چێشتی تاریخەکەیکەنەوە بەڵام بەهۆی بەرزبوونەوەی پلەی گەرما هەندە جار هەیە بەهۆی فیزیایی ئەو شتە تێک دەچیتن یعنی داواش دەکەین لە هەر شوێنێک هەر مەوادە چاندیت کە زانیان کەلوپە لە چ پێداویستیە تێک چووە پەیوەندی بە بڕێبەرای چاودێری بازرگانی لۆ ئۆی لیژنەکانمان دەست بەجێ بگەرە شوێنەکە و ئیجراعاتی یاساییان لەگەڵ ئێوە ڕێنماییتان بۆ کۆگا و شوێنانە دەرکردویان ئەو مارکێت و فرۆشگەیانەی کە ئەم مەوادانەیە فرۆشن کە مەوادەکانیان لەبەر تیشتی خۆر دانانێن یان ڕاستەوخۆ وەچنە سەریان مەوادەکانەگرن ئەمە ئاگادارکردنەوەمان هەموو کردیە و لە پەیجی خۆشمان ڕێنماییەکان بڵاو دەکەینەوە و گروپە چشمانەیە لە گروپی ئەو پەیج وەتسئاپی کە هەموو ڕێنماییەکان دەردەچێت تێدا بڵاو دەکەنەوە بەپێی ئەو ڕێنمایانە مارکێتەکان ئەگەر نەیکەن ئیجراعاتیان لەگەر دەکەین بەسەر پێچی حسابە لای ئێمە باش بۆ ئەم بابەتانە هاوڵاتیان چەنێ هاوکارن لەگەڵ ئێوە ئەوان پەیوەندی ئەەکەن کە ئەگەر حاڵەتی لۆ جۆرە ببینن بەڵێ زۆر هاوکارن و داوا لە هاوڵاتیانیش دەکەین احتیمال لەسەر بەڕێوەبەری چاودێری بازرگانی نەکەن خۆیان بەڕێوەبەری چاودێری بازرگانی بن لە هەر شوێنێک مەوادە چاندیت ئیکسپایر بیان بەهۆی گەرماوە تێک چوو بوو پەیوەندی بە بەڕێوەبەرایەتێکمان بکەن ئێمە لیژنە چی لە ناکاومان دروست کردیە لە کاتی پەیوەندیکردن یەکسەر ئەو لیژنەیە دەگاتە شوێنی ئەو مەبەستەی کە ئەو هاوڵاتی شکاتی لێکردیە بۆ ئەوی دەستی بەسەردا بگری و ئیجراعاتی یاسایی لەگەڵ بکات چکە ناکرێتن مەوادەکە خراپبی لە مارکێتەکان لە کەلوپەل هەبیتن بگات دەست هاوڵاتیان چکە خۆت دەزانی ئامانجی کابینەوە حکوومەتی هەرێمی کوردستان و سەرۆکی حکوومەتیش مهتەمە بە بەرزکردنەوەی کوالێتی خواردن بۆ هاوڵاتیان و ئەو بەرنامەی کە هی بەڕێزشیانە ئەمەوەکو بەڕێبەراتی چاودێری بازرگانی حرفیان جێبەجێ دەکەین بۆ ئەوەی هاوڵاتیان تەندروست بن کاک هۆگر ئەوەی تێبینی کرێت لەم دواییانە نرخی گۆشتی سوور و گۆشتی مریشک بەردەوام لە بەرزبوونەوەدایە ئێوە چۆن چاودێری ئەم نرخانەکەن وەڵڵا جا بەعکسەوە ئەمێن سەرۆکی حکوومەت لە بەرنامەیشە لە بەڕێستان لە کوردستان 24 بە خۆشحاڵیەوە باسم کرد کە سەرۆکی حکوومەت قەرارێکی دەرکرد لە 27 لۆ هەرزانکردنی گۆشتی سوور وەلادانی باج و گومرگ لەسەر ئەو بازرگانەی کە ئاژەڵی زوندوی گۆشت هاوردە دەکەن ئەمەوەی کرد تاسیر بکە کە بەڕێزیان ئەو قەراری دەرکرد چلۆی گۆشت بە 20,000 دینار بوو بەڵام ئێستا لە بازار کە من و قسەی لەسەر دەکەین گران نەبووە بەڵکو دابەزیە چلۆی بە 16,500 دینارە نەرمک ئێسک بە 13,000 دینارە ئەمە قەرارەکەی سەرۆکی حکوومەت وی لێ کرد کە گۆشتی سوور دابەزی بەنسبەت مریشکیش عەرز و تەڵەبە هەندە جار هەیە ئەو دەوازینانەی کە مریشک دادەنێنەوە بەهۆی نەخۆشیەوە ئینتاجیان کەم دەبیتن وی لێتن کە لە بازار پێداویستی پڕ نکاتەوە نرخی مریشک بەرز دەبێتەوە بەڵام لۆ ئەوەش ڕێکارمان هەیە لیژنەی تایبەتمان هەیە و سەردان دەکاتن و نایلی قۆڕخکاری لە بازار ڕووبداتن لەسەر نرخی مریشک و ئەو سعری ئەمە پێمان گوتیە چکە ئەمە سعرەکان وەردەگرین کە وەرماگرت بە چەند دەگاتە مرکزی تەسویق مرکزی تەسویق نقلەکەی چەندە کە دەگاتە بازار و نایلین زیاتر لەسەردا بنێت بەڵام هەنێ شوێن هەیە بە زیاتر لەو نرخەی فرۆش ئیجراعاتیان لەگەڵ دەکەین و داوا لە هاوڵاتیانیش دەکەین کە باسم کرد لە هەر شوێنێک زانیتان نرخ استقلالی سوورەوە یعنی گۆشتی سوور ئێستا ئەگەر من و تۆ بەیەکەوە لە ناو بازار بگەڕین نرخی جیاوازمان بەرچاو دەوێت هەنێ شوێن نرخەکەی زۆر لەوە بەرسرەکە ئێوە فەرمووتە دەزانی هەندێک بابەتێ ئەمە قیچە نەچینە وردەکاری و چکە مهتەم نییە بە بەڕێبەراتی چاودێری بازرگانی دەتوانی بەڕێبەراتی ڤێتەنەری یان بەڕێبەراتی کوشتارگەی هەولێر ئەو مقابلەیە بکەی ئەوان چەند سنفەچیانەیە لە مەسەلەی گۆشت بەڵام ئەوەی عمومەن ئەمن باسی دەکەم و کە بە کتابی ڕسمی هەفتانە دێتە بەردەستی من کە گۆشتی سوور نرخی دابەزیە بەڵام ئەگەر تەصنیفی کەین دەبینین لە بەرێخ دێتە کاوەڕ لە کاوەڕ دەستە بابەتە چکە ئەوانە خۆی لە خۆیدا نرخەکان جیاواز دەبیت بەڵام ئەوەی گۆشتی سووری گۆلکە کە گران بوو هاوڵاتیان گلەیلی هەبوو نەخێر ئێستا دابەزیە و بەهۆی قەرارەکەی سەرۆکی حکوومەتەوە زۆر باشە بەڕێز هۆگر عەلی بەڕێوەبەری چاودێری بازرگانی هەولێر زۆر سپاس زۆر سپاس بۆ ئێوەش زۆر سپاس بۆ دەرفەتەش